کێشەکانی سامانی ئاژەڵ طبعا گەورەترین کێشەمان لە سامانی بۆ ئەوەی بتوانین کۆنتڕۆل بکەین و خەڵکانی تر چەندین ئەو ئاژەڵی کە هاودە دەکرێت وا دەکەن موادی قاچاق موادی قەدەغەکراو موادی بەڕێوەیەتی گشتی پشتوپاڵ بە تەنیا پلانەکانی 6,000 پلە 1 480,000 پلە 2 420,000 پلە 3 یەک هەنار یان کیلۆیەک هەنار لە دەشتی هەولێر شتێکمان بدەنێ بە توێکی دا وەڕشەوێکمان ئەنجامدا بۆ دانانی پلان بۆ ساڵی 2019 بۆ 4 ساڵی داهاتوو هەروە 2019 لە بژنی ئەم پلانانەدا بوو تەورەکانی ئەم کۆنگرەیە ئەم وەڕشۆپە تەوەری ئاوی ژێرزەوی بوو تەوەری ئاودێنی بوو تەوەری سامانی ئاژەڵ و وێتەرنەری بوو تەوەری پاراسی ڕوەک بوو تەوەری باغداری و دارستان بوو تەوەری زەویزار و تۆژنەوە و ڕێنمایی کوشتوال و حەفت تەوەر پێکهاتبوو لەو تەوەرانە هەر تەوەرێک بە سەرپەرشتی مامۆسایەکی زانکۆ یاخو یەکی بڕوانامەی بەرز کە سەرپەرشتی ئەم تەوەرانی دەکرد دوانیمە پلانێکی توتما دەبینین ناو ئەم تەوەرانەدا ئێستا بۆ ساڵی 2019-2020 پێشنیارە یعنی کە مقتەڕەح 1,760,139 تۆن گەنم کە ئێمە پێشنیار دەکەین بچێندرێتن و جۆ 183,192 تۆن بچێندرێ بەروبوومی زستانە 115,364 دۆنم و بەروبوومی هاوینە 841,016 دۆنم بچێندرێت پێداویستە سەرەکیەکان کە بۆ چانی پێویستمان پێ بۆ ساڵی داهاتوو گەنم پێویستمان بە 45,000 تۆن گەنم هەیە جۆ بە 5,976 تۆن گەنم جۆ هەیە و هەروەها تۆی تەماتە 5,715 کیلۆغرام خیار 5,126 کیلۆغرام پەینی کیمیاوی پێویستمان بە 62,858 تۆن هەیە و پەینی یۆریا پێویستمان بە 68,492 هەیە طبعا ئەمانە هەمووی پەیوەستە بەبوونی بوزە تاکو بتوانین کار و ساڵاچەکانی خۆمان جێبەجێ بکەین بۆ ساڵی 2019-20 ئەو پرۆژەی پێشنیارکراوی ساڵی 2019 کە ئێستا لە بوزەی تەشغیلی مایتەوە ساڵی 2019 بۆ 2019 بۆ مایتەوە پرۆژەی ئاماری گەنم و جۆ کە دامان نایتەوە لە 2019 بۆ مامەوە بۆ 2019 و هەروە دەگەر ئەوەش ئەکەوێتە سەر ساڵی 2019-2020 53,475,000 دینار بۆ ئاماری گەنم و جۆ تاکو بتوانین ئامارێکی ڕێک و پێک ئەنجام بدەین بە سەردانی چێرگەی بە شێوەیەکی فعلی لەگەڵ جوتیاراندا تاکو بتوانین هیچ جوتوارێک نەتوانێت لەم کارەدا گلەی و گازاندەمان لێ بکات کە بڕێ مەقدور بیناوەکەی خۆمان